کرایە لای هەمووان جابەجوای کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدان لە دەی 2021 لەسەر تاسەری عێراق کۆمیسیۆنی باڵای هەڵسەنگەخە هەڵبژاردنەکان بەپێی یاسای هەڵبژاردن ژمارە 9 ساڵی 2020 مادە 38 یەکەم پابەندە بە سناڕووی ئەنجامی بەدایی دەنگدان لە ماوەی 24 کاتژمێر پاش کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدان لەم ڕوانگەیەوە ئەم بووماڵە تایبەتە ڕێکراوە بۆ ڕای گشتی بە ڕێزیشتان وەک هاوبەشی پرۆسەی هەڵبژاردن بانگەشکراون کات و ڕێی تیمێک لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان داتاکانی ئەنجام بەدایی دەنگدان بە شێوەیەکی ئێلکترۆنیک پێدەبوو. تێبینی لەم بووماڵەدا کاری تیمەکە تەنها بریتیە لە سنووری ئەنجامی بەدایی بەدەردەوە پرسیاری وەڵام ئەنجام نادرێت بۆ پێی ئەم پرۆسەیە تەنها سنووری ئەنجامی بەدایی نەک کۆمرێ ڕۆژنامایی. ئێستاش با بەڕێزان لە تیمی تایبەت بە سنوور فەرمون بۆ کارەکەن. ئێستاش ناوی ئەو بەژێرانی بە جۆرەی دەنگ ژمارە بەرزەوە بۆ کەمترین ژمارە ئەفرێنیەوە. یەکەمی ڕێبوار ئەوڕەحمان وەستا ساڵح عارف 12255 یادگار محمود نەسرۆڵڵا ڕەضا 6069 دەنگ. نەمی معروف غەفور ئەمین 5862 دەنگ. دارا حەمە ئەحمەد حەسەن 5389 دەنگ. دانا ئەحمەد مستەفا عەبدوڕەحمان 4536 دەنگ. شاسوار ئەمین جەلال 4035 دەنگ. شوناس حسێن عەبدوڵڵا 3060 دەنگ. ڕێبوار کەریم محمود حسێن 2055 دەنگ. إبراهيم أحمد حسين 383 دەنگ. بنار طاهر شاكر ببورين بناس طاهر شاكر محمد كزنزان 346 دەنگ. سالار عبدالرحمن شريف أحمد 155 دەنگ. أشواق عبدالرحمن فرمان حسن جعفر 111 دەنگ. خليل حسن محمد إسماعيل 78 دەنگ. ئەمە بۆ بازنەیەکی پارێزگای سلێمانی. ئێستاش بازنەی دوی پارێزگای سلێمانی خوێنینەوە لە بەرزترین دەنگەوە بۆ کەمترین دەنگ. لە پلەی یەکەم بەدریە ئیبراهیم ڕەشید ئەحمەد البەرزنجی 19098 دەنگ. ڕیار ڕەشید شەریف محەممەد 11462 دەنگ. ئاسۆ فەریدون عەلی ئەمین 8979 دەنگ. شنۆ نوری عەبدوڵڵا ساڵح 7938 دەنگ. مرواری محەممەد عەلی بەیرۆت 6052 دەنگ. ڕێزان ئەحمەد حەسەن هەردی 4019 دەنگ. سەرکەوت لەطیف شەمسەدین محەممەد 2280 دەنگ. برهانەدین کەریم عەلی 422 دەنگ. کاروان محمود حاجی محەممەد معروف 394 دەنگ. نوروز عباس سعيد أحمد هندي 689 دەنگ. سلالة عبدالله سعيد فتاح 364 دەنگ. باوان ڕزگار كمان محمد صالح 351 دەنگ. روناق مجيد فتاح محمد 289 دەنگ. مهابات محمد أحمد رفيق 264 دەنگ. عبد القادر محمد جزا صالح عثمان بابان 210 دەنگ. سلوى حسين علي أمين يا ملكي 56 دەنگ. ئێستاش بەربژێرەکانی ناوچەی دایری سلێمانی لە زۆرەوە بکەن. لە پلەی یەکەم چرا حەمە شەریف عەبدوڵڵا خوامەر 12250 مثنى أمين نادر حسين 11156 دەنگ. علیان عزیز ئەحمەد یوسف تاوکۆزی 9066 دەنگ. أحمد حمى رشيد أحمد محمد 8640 دەنگ. أشواق نجم الدين عباس محمد جعفر 8275 دەنگ. نروين خليل عبد القادر عبد الرحمن خالقالي 320 دەنگ. حماد محمد علي محمد علي عبد القادر 319 دەنگ. ندى جمال كمال الدين نجم الدين 255 دەنگ. ئێستاش بەربژێرەکانی
بعدين شو هذا الفريق كم سلوى عبد الواحد قادر إبراهيم بشكتوه 1634 سوران عمر سعيد أحمد 18616 غريب أحمد مصطفى أمين 1616 بدرية حسين عزيز داود حسن 19465 ناسك عبد الله رسول حمرش 11540 أبو بكر بايز علي بايز 4024 محمد حسن أحمد حضر محمد حسن حمد حضر 616 آماج قادر آماج أحمد قادر محمود 650 نودن بهزات شفيق خلف جرجيش زنقنا صونو نودن أحمد خضر عبد الله محمد صونو يدن همزة رسول مالي إبراهيم صو حفتاو بينشن دو بازنمان كبازني بينجا ببلية كم موفق حسين قادر كريم 14500 حودا شوان محمد رستم عبد الله 6630 بينشن سلوى محمد رشيد ميران زنقنا 5452 مصقار محمد كريم معروف 5346 كاروان علي يارويس حمد عزيز 5202 غالب محمد علي شكر 4207 وشاعر عمر علي محمد 2000 عبارة محمد عبد الله عمر 400 يبدأ برسن لواتش برسن نازم برسن جهاد محمد علي البياتي 665 يسرى رجب كمر علي مراد مصوبا جانودا كريم حسين فتح الله خضر الدلوي مصوب ستيوتر كونول نور الدين عثمان عمر الونداوي صونو زدن ريبين عبد الرحمن فتاة قادر الرزنجي صودودا بيمان أحمد حما حسن قادر الجاب حفتاو حودا داروان عبد الله مجيد حميد كدواكسة تلو شجر دور سباس أستاذ وشو قصدي تسجيل ما يمكن هو ولا سنة طبعا هو انجا مكان انجا بداية كان هو كمان حكامان يعني مثلا أو نفساني أم جنالها رغزة وأقول تبيعي تشتكي رأسك أماجم جكر كونغري روزنامه‌ای تاولام سیامانه به کارتمان زود دیاری کرد و سنوری انجام کن. زود سپاس به هاتیتان بکر بیان دوباره. باسی بندانی تایبتان که باید بندانی تایبتان. Nos faz dor né? Eu tô mais a mãe lá né?